ئەم پیاوە خەڵکی ڕۆژاوای کوردستانە و ئێستا لەگەڵ بنەماڵەکەی لە کەمپی باریکە نیشتەجێ کراون و دەڵێ زۆر بە تامەزرۆیە بگەڕێتەوە زێدی خۆی، بەڵام چارەنووسی ئەم و دەیان هەزار ئاوارەی تر هێشتا لەژێر تەمی شەڕەکان بە نادیاری ماوەتەوە. يعني مشكلة ما الفرنينا الكردستان وأما ديسا فقر مالي خو مالي مليو دريا أما حاطنا هكا روجك هكا صالك هكا 10 صال بأوام مهفانا سوريا خوش ببي أما فقر سوريا وكا بري نزیکەی 2 ساڵە لەم کەمپە بەشێکی زۆر لە خێزانی ئاوارە نیشتەجێ کراون، بەڵام لەو کاتەوە تا ئێستا تەنها 250 خێزان گەڕاونەتەوە شوێنی خۆیان. لە ساڵی 2014ەوە بەگشتی هەرێمی کوردستان 1,800,000 ئاوارەی پەناداوە، لەم ژمارەیە 260,698 کەسیان لە سنووری پارێزگای سلێمانین کە دەکاتە زیاتر لە 14% هەموو ئاوارەکان. بە گوێرەی لێدوانی بەرپرسانی کەمپەکان دوای 2 ساڵ گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان پرۆسەیەکی زۆر هێواش و لەسەر خۆیە. بەڵێ ئامادەکاری ئەویان بۆ کراوە ئەو مەسەن ئائیلێک گەگەر بێ بڕواتەوانێ بۆ سووریا یا بۆ کۆبانی. یەکەم شت یەت لە ڕێگەی بنکەی ئاسایشمان هەیە لێرە، لە ڕێگەی بنکەی ئاسایی شەوانێ موافقەت ئەبێ وەرگێت. دوایی لە CDO لە CDO ناوی خۆی تەسجیلەکات کە ئەگەڕێتەوانێ. سێهەم مەرحەلە یەتە لای ئێمەوەکو ئیدارەی کەمپەکە قاعیدە و خێمە و ئەو کەرەستە و کەلوپەلانی کە وری گرتووە لە بیدایەتەوانێ تەسلیم بە ئیدارەی کەمپەکەیە کاتەوانێ. ئاوارەکان گەرچی چاوەڕێی کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی خۆیان دەکەن بۆ گەڕانەوەیان، بەڵام بەوتەی بەرپرسانی ئەمنی هەرێم هەلومەرجی گەڕانەوەیان لەبار نییە بەهۆی کاولکاری شوێنەکانیان و بەردەوامی شەڕەوە. ئاوارەکان وەک خۆیان دەڵێن پێیان خۆشە خۆری ماڵ ئاوایی لە ئاوارەیی ئاوا بکەن و بگەڕێنەوە زێدی خۆیان، کە بەوەش لەم گێژاوی قەیرانانەی هەرێم بەشێک لە قورساییەکانی سەرشانی حکوومەت کەم دەبێتەوە و خەونی گەڕانەوەی خۆشیان بەدی دەهێنن. کارزان تارق هێنارتی کەمپی ئاوارەکانی باریکە.